بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین و ئەچینە لای تەوەری یەکەممان جاسەر کۆ زۆر کەسمانەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە کاتێک بە ڕۆژوو ئەبێت ئەڵێ من ناتوانم پارشە و هەستم من خۆمێکێکم لەوانەیە کە پارشە و ناکەم و بە ڕۆژوو ئەبم هەندێک جارێ ئەڵێ لەبەرەوەی کە من کە پارشە و ئەەکەم لە بەیانی کە هەڵاستم هەست بە ئازارێکی زۆری گەداکەم هەندێک ئەڵێن لەبەرەوەی کە نامەوێت شەو لە خەواسم اینجا بزانین ئەم پارشە و نەکردنە زیانی هەیە بۆ تەندروستی ئێمە ئەگەر پارشە و نەکەیت و بە ڕۆژوو بیت و بزانین هۆکارەکانی دروستبوونی گەدە لە کاتی ئازاردا چییە و کاریگەریەکانی ڕۆژوو لەسەر دروستبوونی ئازاری گەدەچە ئەمە بە خۆشحاڵیەوە لە ئەستۆدیۆکانمان لە شاری دوهۆکەوە بە شێوازێکی ڕاستەوخۆ دکتۆر ڕەمەزان کۆچەرمان لەگەڵا بێت پسپۆری نەخۆشیەکانی گەدە و ڕیخۆڵە دکتۆر سڵاو لێبێت و ئەم کاتە و باش بانی باش دکتۆر سڵاو لێبێت بانی باش لە بۆ ئێوە بۆ خەڵکی سلێمانی هەموو خەڵکی کوردستان هەموو زۆر سپاس زۆر سپاس دکتۆر پێمان بڵێ زۆر کەسمان هەیە ئەڵێ کاتێک من بە ڕۆژوو ئەبم ناتوانم پارشێ بکەم لەبەروی ئازارێکی زۆر بۆ گەدەم دروستەکە با سەرەتا بزانین نەکردنی پارشێ و زیانی ئەبێت بۆ تەندروستی ئێمە بێگومان زۆر کات تا دکتۆر جۆبیسمانە بێت زۆر جار کە باسی گرفتەکانی گەداکەین یاخود ئێستاوی کە ئێمە ڕۆژانە یەکێکە لەو ئەندامانەی کە بەردەوام بەکارهێنین لەبەرەوەی کە هەر لە خەو هەڵەسین بە خواردن و خواردنەوەکان و ئیتر گەدەمان سەرقاڵە بێ بە هەزمکردنی خۆراک و بەو ئەنزیمانی کە ئەڕژێتە ناو گەدەمانەوە ئەمە بۆ کەسێکی تەندروست کە بتوانێت خەوێکی باشیە بێ و بتوانێت جوڵەیەکی باشیە بێ و بتوانێت خواردنێکی تەندروستیە بێ بەڵام ئەگەر لەمانە بە دەربێت بتوانێت خەوی باش نەبێت بتوانێت تەندروستی یعنی کێشێکی زۆری لەشی هەبێ خواردنێکی ناتەندروست بخوا گەدەمان تووشی گرفتە بێ و بێگومان چەندین جۆری جیاوازی نەخۆشی هەیە کە ڕوبەڕووی گەدەمانە بێتەوە ئەمە ژوا ئەکات کە ئێمە تەندروستیمان تێکچێ خواردنێکی باشمان نەبێ و زۆر گەسیشمان هەیە بەهۆی مانگی ڕەمەزان و تۆ ئاماژە و بێکە ماوەی چەند کاژمێرە لە خواردن و خواردنەوەکان دوورەکەیتەوە کامە ژواکات گەدەت بە شێوازێکی چڕبوونەوە یاخۆ بە چوونەوەی دا و یەکتر لەبەرەوەی تۆ لە پڕ لە خواردنەوە و خواردنەکان دابڕانوە ئەمە گۆڕانکاری بەسەرجەستەیە اینجا بۆ کەسێک کە ئاسایی بێ ئایا گۆڕانکاریەکان چییە؟ ئەی بۆ کەسێک ئەگەر کۆمەڵێک گرفتی گەدەی هەبێ گۆڕانکاریەکان چییە؟ یاخۆ ئەو کەسانی کە برینیان هەیە یاخۆ ئەو کەسانی کە کۆمەڵێ ڤایرۆس و بەکتریایان هەیە ئەم کەسانە تا چەند گرفتیان هەیە و ئەمانەی کە گرنگە من حەزمە کرد ئەگەر دکتۆر جۆبیسمان بواە کۆمەڵێک لەو وەڵامانەمان دەست کەوتایە بۆی کە بتوانین ئایا ئەو گرفتانە یاخود ئەو نیشانانە یاخود ئەو هۆکارانە چین من وەڵامی ئەوانە هەمووی بۆ دکتۆر هەڵەکردم بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەموو جارێک گوتومانە تۆ ئەتوانی وەکو خۆت بتوانی پزیشکێکی خۆت بێت چونکە دوجار تۆ خۆت لە جەستەی خۆت تێگەی دوجار تۆ خۆت لەگەڵ ئەزانی بە چه خواردنێک کەستیاری تەیە ئەزانی کە تونیت پێکەوە یاد پێێن ناکەیت ترشیت پێکەوەیان پێت ناکە یاخود پێویستە ژەمەکانت چۆن بێ پێویستە چه خواردنێک بۆ تۆ باشە و بیخۆیت کە بتوانانی تەندروستێکی باشە بێ پێوە زۆر جار من پرسیارەکەم لەبەرەوەی کە زۆر کات لەگەڵ هاوڕێکانمانە کە وەرزش ئەنجامین زۆر برسیە بین ئەڵێن ئایا پێویستە ئێمە کە خواردنە خۆین ڕێژەیەکی زۆر ئاو بە دوای خواردنەکە یەکسەر بخۆین ئەمە پرسیارێکە دکتۆر وەڵاممان باتەوە و ئێمە بانشمە زۆر کۆمەڵە پرسیاریتە بۆی کە دکتۆر سڵاو لێ بێ ئەگەر ئێستا جۆبیسمانی دوجار بتوانی کۆمەڵێ لەو وەڵامانەمان دەستگەیە کە من زۆر باش با سەرەتا لەوە دەست پێ بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە گەدەمان ئەگەر کەسێکی ئاسایی بین چی بەسەرایەت و ئەگەر کەسێک بین کۆمەڵێ نەخۆشی گەدەمان هەبێ ئەبێ پێشتر پرسوڕامان بەس پزیشک کردبێ اینجا بە ڕۆژوو بین یاخود چۆن بەڵێ لەگەڵ منی وانە باڵێ لەگەڵ ئەلۆ ئەبێ ئەکید ینی پێشی ڕەمەزان ئەو کە نەخۆشانە کە مشکلت معیدەی هەبن و کەسێت بێژێت مەثەن بە مشکل معیدەی عادەتەن دێن مراجعەی دکتۆری تایبەتمەند دەکەن کە چی بکەن لە بۆ ڕەمەزان ئەوانە هەندێکیان ئەوانە ئێمە نەسیحەت دەکەن کە ڕۆژی نەگرن لە بنەوە ڕۆژی نەگرن کە مەثەن یەکی قەرحەکی نوێ هەبێ قەرحەکی گەورە هەبێ یەکی هەندێک جارە تەقەرحاتی گەلێک زۆر هەنە لە معیدا ئەوانە پێڵین نەسیحەت دەکەن کە ڕۆژی نەگرن کەسانەی کە پەنجەشێری گەدە هەیە کەسانێک کە پەنجەشێری مەرئ هەیە ئاژی ئەو بۆڕیا خواردنێک کە پەنجەشێری ئەوانە هەیە ئەو کەسانە عادەتەن نەسیحەت دەکەن کە ڕۆژی نەگرن هەندێک کەسیان التهابی مزمنی معیدە هەیە ینی لە قەدیمەوە هەر مەشاکلی معیدە هەندێکیانە زۆر حەبی دەخۆن ئەوانە نەسیحەت دەکەن ئەو دەرمانەی کە ئازاری معیدە کێم دەکەن لە وەختی پاشی بخۆن ینی هەندێک حەبیان هەیە
لە ڕەمەزان مستەمر لازمە وەربگرن بۆ پاراستنی مەعیدە لە ینی کە خالیبوون یەکێش هۆکارن و مەعیدە گەدە زۆر بێشیتن ئەوە و خالی بێت لە خواردن ینی مەعیدە کە خالی دەبێت ئەو ئاوە تەڕشاتیە زۆر دەبێت لەسەر مەعیدە و دەبێتە سەبەبی ئازار فدەرمانەکان ئەوەنە ئیستعمال دەکەن کە تەڕشاتی مەعیدە کێم دەکەن ئێمە عادەتەن نەخۆشمان نەسیحە دەکەن لە وەختی پاشی وەربگرن. زۆر باشە دکتۆر ئەگەر پێمان بڵێ ئەمە زۆر کەسمان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەڵێت من ناتوانم پارشەو بکەم لەبەروی کاتێک کە پارشەوەکەم کە بەیانەکەی هەڵەسم نەخۆ ئەبینم کە ئازارێکی زۆری گەدەم هەیە بەڵام کە پارشەو ناکەم باشترە پارشەو نەکردن زیان ئەگەێنێت بە تەندروستی ئەمە بەگشتی و بە تایبەتی گەدەمان ینی ئەوانەی کە دەڵێن کە پاشی ئەخۆم دێشن معناوە مەشاکلی هەیە عادەتەن پێش وەخت لازمە تەشخیصی ئەو مشکلە بکە مثلا کە قەرحەیە کە ئەلتیهابە کە لازم پێش وەخت ئەگەر مسری بوو سەرەوە باشترێکە ینی هەر کەسێکی مەشاکلی بەسیط شەبی مەعیدە حەبەکی 40 میلیگرامی ئەوانە 4-5 جۆرمان هەیە ئۆمپرازۆلە ئیزموپرازۆل ئەوانە وەربگرن ئازار بۆ کێم دەبێت بارە پتر ینی دوو نەوع هەیە کە ئەو جۆرە نەوعێک هەیە بژن ئەگەر من پاشی نەخۆم هەر تەحمل ناکەم لازمە ینی پاشی بخۆم دەبێ ئەوانە پێش وەخت تەشخیصیان بۆ کردبێ و پێش وەختیش معالەجەی کردبێت. زۆر باشە دکتۆر بینە سەر ئەوەی کە ئایا گەدەی ئێمە ڕۆژانە ڕاهاتوین کە سێژەم خواردنمانەکردە ناو گەدەمانەوە خواردنەوەمانە خوارد شیرینیمانە خوارد چەندین جۆری جیاواز خواردنمانە خوارد بەڵام کە لە مانگی ڕەمەزانە ئێمە ڕاستە و خۆ بەرکەوتنمانەیە لەگەڵەوەی کە چەند کاژمێرێکی زۆر لەم هەموو خواردنەوە دوورکەینەوە ئایا ئەگەر هەستمان کرد بەوەی کە ڕۆژێک دوان سیان ئیتر ئەمە چەند ڕۆژێکمان بەڕێ کردو ئەمڕۆ 13 ڕۆژە لە مانگی ڕەمەزان ئایا گەر هەستمان کرد ئازارمان بۆ دروستە بێ هەستمان کرد گەدەمان باش نییە پێویست بە پشکنینەکە یاخود پێویستەکە دکتۆر بمان بینێ بۆی کە بزین ئایا ئەمە گرفتەکە چییە یاخوچی چی نییە؟ بۆ زانی جەنابەت ینی نەخۆشیەکانی قەرحەی مەعیدە و دوازدەگرێ هەموو لە بار ینی ئەکثەریان لە وەرزی ڕەمەزان دیار دەبن ینی بارە پتر مەشاکلی مەعیدە لە وەرزی ڕەمەزان دکتۆرەکانی مەعیدە ئیشیان زۆرتر دەبێ و نەخۆشیان زۆرتر دەبێ لەبەر ئەوە و مەعیدە فترێکی دوور چەند ساعتێک خالی دەمینێت ئازاری دیار دەبن ینی عادەتەن لە مانگی ڕەمەزان نەخۆشەکان ئازیاریان زۆر دەبێ و زیاترژی سەردانی پزیش دەکەن ئەگەر بەس لەگەڵ ئاخفتنەکەی لێ وەربگیری بژی پێش ئێستاش مشکلەت هەبوودا دکتۆر جاران ینی وەی لە دەهات من نانێک دەخواردم مەعیدەم چاک دەبوو بەس ڕەمەزانە ناتوانێت ئێشانی زیێدە بتەمان مانگی ڕەمەزان پتر ئەو ئێش و ئازاری مەعیدە و زۆرتر دیار دەبن و زۆرتر پێویستیان هەیە بە پشکنینی پزیشکی. زۆر باشە دکتۆر بەڕێز ئاماژەش بۆت کرد لەوەی کە هەندێک کەسمانەیە هەر کێشە و گیر و گرفت لە گەدەیا هەیە بۆ کەسانەی کە بەکتریای گەدەیان هەیە یاخود برینی گەدەیان هەیە ئەکرێت بە ڕۆژوو بن و ئەگەر بە ڕۆژوو بن ئەبێت چی بکەن و چۆن بە ڕۆژوو بن ڕێنماییەکان چین بۆ ئەو جۆرە کەسانە؟ ینی بەکتریای مەعیدە هەلیکوبەکتەر پایلۆری لە کوردستان و لە دەبەری عێراق ینی مەوجود هەیە ینی ئەوە لەگەل من مستەوتنە لە ئەو بەکتریا لەگەڵ ئێمە ئەکید مثلەن کە دێن گازدە دەکەن شتی یەکەم ئەوە پشکنینی ئەو جۆرە فەحسە بۆ دەکەین کە هەیە نییە ئەگەر هەبێ محتاجی ئەوە ئیرادیکیشنە محتاجی عیلاجە وەربگرێت یعنی لە نەخۆش بۆ نەخۆش فەرقی هەیە نەخۆش هەیە بێژ دکتۆرە وەڵڵا من ناتوانم ڕۆژێکەم بخۆم هەگەر سەرم لێم بدە من ناتوانم ناخۆم ئەوانە احتیمال بەس حەبی مەعیدە دەدەنێ ینی حەبی کێمکردنی ئازار دوای ڕەمەزان بۆ عیلاجی دروست دەکەن کە بێدەڵێن ئیرادیکیشن ینی کە عیلاجی دروست بۆ بکەین هەندێک لەوانە ئازاریان زۆرە و تەحملیش ناکەن ئێمە نەسیحەت دەکەین کە عیلاج وەربگرێت و ڕۆژێکەشی بخوا ینی پاش ڕەمەزان بخۆی تعویزی بکە بەس ینی کە ئەگەر نەبیتە بەکتریا نەبیتە هۆکاری قەرحە ینی قەرحە چییە برینێکی گەورەیە لە گەدانژی لە دوازدەگرێ ئەگەر ئەوە تەواو نەبێ ئەکثەریان تەحملیەکەن هەگە بەس حەبی کێمکردنی ترشولەی گەدە بخۆن مەعیدە تەحملی دەکەن ینی دەبنە دوو بەش دوای ڕەمەزانیش ئەتوانن عیلاجی ڕئیسی بەکتریا بکەن. زۆر باشە دکتۆر ئەتوانی دیارترینە و نیشانانەمان پێ بڵێ کە من بزانێ کەسێک کە برینی گەدەی هەیە ئایا نیشانەکانی چییە ئازارێکی زۆرە یاخود چییە کە بتوانێت ئەو کەسە بە زووترین کا سەردانی پزیش بکە بۆی
دەستنیشان بکات و ئەو کاتە بتوانێت دەرمان بەکاربێنێ. بەێ ناخۆش دەێت بێژ دکتۆر کە معیدەم خالی دەبێ ئازارێکی زۆر من هەیە ئەوانە نەختێک یان ژیهاد بێژ دکتۆر کە خواردن دەخۆم 10 دقه چارێکی پشتی خواردن معیدەم زۆر دێشێ ترشاتی زێدە دەبێ بەرەسۆژە بەرسۆش پێ دەڵێن بەرسۆش یعنی شعورێکی گەرمایەکی زۆر لە ناو سنگت پەیدا بێ وەتەیاوانەش بێت دکتۆر خواردنم حەل نابێ ئەین دەمێت لەسەر معیدەم حەل نابێ هەرچوو بخۆم دەبتە گرێ لەسەر ئێرە ینی ناچتە خوارێ ئەو حەزی خواردن نییە ئەو بەعزیان دەبێت ئێمە شعوری ڕشاندنەوە هەیە دەڕابوونی هەیە ئەمانە عرازی بەکتریای معیدەنە و قەرحەی معیدەنە طبعا ئازارێک کە قەرحە بێ ئازاری زۆرترە لە کە التهابێکی بەسیطی معیدە بێ ینی ئێشانی ئەگەر قیاسی بکەی بە ڕقم 1 لە 10 ئیشانی لە 7 و پێ هەلە زیاترە. زۆر باشە دکتۆر اینجا ئێمە لە ڕەمەزانە لەبەرێک کە ئەزانین بۆ ماوەیەکی دوورجش ئێمە بە دوور ئەبین لە هەموو خواردن و خواردنەوەکان ئێواران ئەبێت چۆن ئێمە ئەو ڕۆژەمان بشکێنین زۆر کەسمان هەیە ئەڵێ لەبەرێک کە من زۆر تینوم ئەبێ بەبڕێکی زۆر لە خواردنەوەکان دەست پێکەم جا چه ئەم شەربەتە بێت چه ئاو بێت ئەکرێت بڵێن لەوەی کە ئەمانەش هۆکارە بێت بۆ ئەوەی کە ئێمە تەنها لە پارشێوانەیە کە ئەڵێن من پارشێوم کردو بۆیە ئازاری گەدەم هەیە بەربانگیشت کە بەچی کردوتەوانە بە درێژایی ئەو شەوە چیت خواردووە کاریگەری ئەبێت لەسەر گەدەت؟ بەێ ئەکید ینی دەبەری ئێمە خواردن ئەوە زۆرە خواردن هەمی چاوریتە و هەمی شەکرە و هەمی بەقلاوە و زەلابی و شەربەت طبعا ئەوانە لە بۆ ڕۆژانی ڕەمەزانش نەبێ ئەگەر هەموو پێک بە بخۆی ینی کێشە پەیدا دەبێ هەکە معیدەی ساخلەمیش پێ ینی بەقلاوە بخۆی شەربەت بخۆی گۆشت بخۆی تشتی بدۆم بخۆی ینی و لە سەریەک و فترێک لەبەر ئەوە تەدریجی خواردن ینی ڕاستن مانگی ڕەمەزان فرسەتێکە بۆ دابەزینی کێشەی وەزن ینی و سەحەتی گەدە و کەبەد و ینی ئەوانە غیری و بابەتی تاعاتە بابەتی پارێزە و بابەتی دابەزینی کێشەی لەشە دەبێ ینی خواردنەکان دووری چەوری بێ دەبێ خواردنەکان دووری شەکر بێ ینی مثلا سۆپێک شۆربێک دەست پێ بکەی ئەگەر ینی ئەوە زەرزەوات و خضروات و فاواکه لەگەل بێ زۆر باشە ینی بە ڕۆژی شکاندن بە ئاو بێ و بە قەسب بێ ینی ئەمە هۆکاری زۆر خواردن ینی زۆر خواردن نەبێتکی پشتی کەمیاتی گەورە ینی هەر شخصێک زۆر بخوا ئەکید ئەگەر ناخۆش نەبێ ینی معیدەتێک دەچی ینی زۆر بخۆی معیدەت ئازار دەکات لەبەر تژیاتی معیدە نە لەبەر و معیدەکەت ئەوە ینی ئێشی هەیە ئاژی نەخۆشی تێدا هەیە هەروەها ینی تەوزیعی خواردن مثلا بە یەک جار نەبێ ینی پاش مەڵا ینی تەدریجیان خواردن بخۆی تەبانی مەوە ناکەژی ینی مجتەمەعی هەروە ناکەین بەس ینی محاولە بکەین تەمان ئەوانەی مشاکلی معیدە هەیە دەبێ ئەوانە پتر ئاگان لێخوا هەبێ لە کەسێکی مثلا ئەوە نەبێ ئێشی نەبێ هەموو گازە دەکەین لەو بابەتە بەس ینی ئێمە دایما نصیحەت دەکەین نەخۆشمان کە مشاکلی معیدە هەیە بە چ جۆر بێ کە ئەوانەی مشاکلی دڵ و مشاکلی ئەوان هەیە کە حەبی ئەسپرین و پلاڤێک سۆشتانە دەخۆن حەبێکی معیدەی کێمکردنی ترشاتی معیدە لە دەمی سحور بخۆن ئازاری کێم دەبێ و زۆر هاریکار دەبێن بۆ فتارە و پاشیویش. زۆر باشە دکتۆر با باسێکیەوە بکەین زۆر کات زۆر کەسمان هەیە ئەڵێ لە دوای بەربانگ کە نانەخۆم یاخود ئاو خۆمەوە یاخود هەر بابەتێکی تر کە پێیوەستە بە شیرینیەوە یاخود شەربەتەوە نازانم ئەم بابەتانی کاخورێ ئەڵێ دوای نیو سەعات یاخود کاژمێرێ سکم بە تەواوەتی ئاوسێ ینی بەشی سەرەوەم بەشی سەروی سکم ڕقڕقە بێ هەستەکەم ناوسکم غازاتێکی زۆری تیا دروستە بێ زۆر کات هەستەکەم ناڕەحەتیم بۆ دروستە بێ کە نازانم ئایا ئەمە وەکو ڕشانەوە بیهێنمە دەرەوە یاخود زۆر جار ئەمە گرفتێکە بێ کە لە هێزمەخە ئارەقێکەکەمەوە ئارەقێکی سارد ئەم کەسانە ئەمە چی ئەمە گرفتەکان ئایا گەدەیانە یاخود چی هۆکارێکی ترێکەوەیان لێکات؟ بەێ تەمان کە خواردن دەخۆی ئەگەر چی خواردن بێ ینی بەثەن ئاو بێ ئاو نیو سعات دەمێنێت لە گەدەدا ینی خواردنەکانی تر گۆشت و مریشک و ئەوانە على الأقل ینی 3-4 تا 5 ساعت دەمێنێت لە گەدە کە ئەو کەسای ینی گازەدا دەکا پاش خواردن نیو ساعت 40 دقیقە ئازار پێدا بێ ئەوانە ئەکید مشاکلی معیدەیە
يقولون باش أو يبو درست به يعني باش كان ساعتك أجر مشاكل يوابي عادة بربوني زك لسري خسروا أو معدايا يعني انتفاخي مع جدايا ومشاكلي معدايا طبعا أنا محتاج بشكنين أنا أكيد معدان باشنية وأكيد أو محتاج درمان دبن رمضان بوضوعي يقولون وقرقر غازات وأناش زور بيدا دبن كخواردن زور بيك جار دا بزني الله معده وقولون دا أو جي يعني اختيان أو هي غازدي زور دبن لرمضان أو كساني قفز بون هي أو كساني زكشون يعني هي نختي باشتر دبن كخواردن كم دبي بس أو كساني مشاكل يقولون هؤلاء قال قفز بون وأنا غازدي بتر دبي لماجي رمضان ده زۆر باشە اینجا دکتۆر بەجیالەوەی کە مەسەلەناو مانگی پیرۆزی ڕەمەزانە این زۆر کەسی دیکەمان هەیە ئەڵێ کاتێک کە ڕۆشتم بۆ لای پزیشک کە ئازارێکی گەدەمە بۆ یان جار هەندێک لەو ئازار و گیر و گرفتایان دیکە کە لە جەستەمانە ئەبێت ئەڵێ ڕۆژووی زانستی بۆ داناوم کەواتە ئەکرێ بڵێن لەوەی کە ڕۆژوگرتنیش بەشێکی خۆی سوودگەیانە بە جەستی ئێمە لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانە ئەو هەموو خواردن و خواردنەوانە کە ئەخۆین هەندێک جار ئەمانە هەمووی ژەهرێکە ئێمە ئەیانکەینە جەستەی خۆمانەوە مانگی ڕەمەزان یاخود ئەم ڕۆژوگرتنە پاکبوونەوەیە جۆسە لەم هەموو ژەهرەی کە ئێمە هەندێک جار بەبێ ئەوەی کە ئاگادار بین ئەکەینە جەستەی خۆمانەوە بله من أكيد قلت كم مانجي رمضان يعني أجر بسيار باش تجاشت مانجي رمضان يعني باشيك ها لبو جهاز هضمي همي يعني كلام عيدا بقري لقولون لرفيق الزراف وكبد يعني وأنا نوع استراحة كي زور باشا يعني خاصة بو كبد وتشاوري كبد يعني روجي قلتن يعني أو ها بودا بزيني كشيء ليش وأنا كمشاكل السكري هي مشاكل قلويان هي يعني مانجي رمضان فرصتك بو او دابزينيا وقتها تايبتي لكردستان والعراق باش قشتي يعني قلوي مش قلوم يعني قلوي زور هيا واواني قلون شتوشي دوني لسر جگر دبن مانجي رمضان يعني فرصتك بو سياق بدلين سياق متقاطع يكلا لو ريكاننا كشيء دابزيني يعني وزنك كيم بكي بس يا متقطع فمانجي رمضان فرصتك جورا ابو او شولا زۆر باشە دکتۆر بینە سەر بابەتی کە زۆر گرنگە زۆر کەسمان هەیە نەشتەرگەری ئەنجامماوە بۆ بچووکردنەوەی گەدەی ئایا ئەم کەسانە تا چەند ئەبێ لەژێر ڕێنمایی یابن یاخود ئایا ئەم کەسانە پێویستە بە ڕۆژوو بن یاخود نە يعني اگر قلوي اكيد لمنطقه مزوره ويكش ريكاني ك يعني بو كنترولي وزن اما كبريني معده كجنابه بي اما جاكر طبعا وانا ك باش عمليات ومشاكل معده هبه او عمليات معده كردبي لبو تشي هوكاريك بي وانا يعني صار كم باش عمليه يعني لازم او نكن يعني روجينا بن لازم بروجينا بن صالية كم دواي أو أتوانن روجي بقرن وعادة أنا وأنا محتاج حبي معدش ده من كترشاتي معدة كم ده كان يعني عادة أنا من نصيحة الفيزيشكي نشتري جراح ورد قرن بس زانم ناخوشم ها يك صاليش لازم أو يك صالية كمي باش عملية بروجينا بن باشتريكا زۆر باشە دکتۆر بەداخەوەلەوەی کە ئێستا ئامارەکانی شێرپەنجە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون ئەڕوات بۆ کەسانی کە شێرپەنجەی گەدەیان هەیە یاخود ڕیخۆڵە یاخود کۆڵۆنیان هەیە ئەکرێت ئەم کەسانە نابێت هەر بە ڕۆژوو بن یان ئەگەر بە ڕۆژوو بن هیچ مەرجێک و ڕێنماییەکێ بۆی کە ئەو کەسانە بتوانن بە ڕۆژوو بن نەخێر ئەوانەی کەسانی شێرپەنجە هەیە هەر شێرپەنجەش بێ ڕێخۆڵە بێ شێرپەنجەی گەدە بێ شێرپەنجەی مەرێ بێت عەشەری بێ ئەوانە إما نصيحة ده كان روجي نجرن بنوا هيش يعني حتى وبنجا شيراني ترج يعني سينجو يسرو يمامكو وانا يترج يعني عادة أنا محتاج خاردن إنه محتاج إنرجينا إما نصيحة ده كان روجي نجرن يعني لا رؤية علمية ونابد أو أنا روجي بجرن زۆر باشە دەستخۆشی دەکەین دکتۆر سپاس بۆ تۆ کامڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ سپاس بێ خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵێوە بووم زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ کامڕۆ دکتۆر ڕەمەزان کۆچەر ڕۆژێکی خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوون بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڵێ خۆش